دوای تێپەڕینی 34 ساڵ بەسەر یەکەم زەنگی ڕاپەڕین لە شاری ڕانیە دژی نادادی وستەم بەشداربووانی ڕاپەڕین دەڵێن ئامانجەکانی ڕاپەڕین نەهاتوونەتە دی و پێویستیمان بە ڕاپەڕینێکی ترە وەک چۆن زوڵم وستەم لە بەعس قبوڵ نەکرا لە دەسەڵاتدارانی پارتی و یەکێتیش قبوڵ نەکرێت. لە هەموو چین و توێژەکان بەڕاستی لە سەوسانەوەیەکی زۆر سەختدان کە بەڕاستی پێویست دەکات جارێکی تر ئەو میلەتە بەخۆی تا بچێتەوە و ڕاپەڕینێکی تر دروستکاتەوە و زوڵم و زۆری ئەوانش لابدات و وەکو چۆن سەدامیان دوورخستەوە ئەماش دوورخرێنەوە و بەڕاستی ئەو کاتی خۆی کە سەدام بەوانەی دەگوت ئەوانە جەیب العەمیل کە بەکرێگیرا و داردەستەی دوژمنن ئێمە زۆر پێمان ناخۆش بوو بەڵام بەڕاستی بەداخەوە قسەکەی ڕاست دەرچوو لەو لایەنەیەوە کە بەڕاستی ئەوانە داردەستی دوژمنن بۆ سەروەت و سامان کۆکردنەوە و بۆ بەرژەوەندی خۆیان ئامادەن ئەو میلەتە بە پلێشێننەوە و لە ناوی بەرن. ئەو ئامانج و هیواتی کە کورد هەڵی چتی بوو لەسەر ئەم ڕاپەڕینە دەتوانین بڵێن بەداخەوە زۆربەی زۆری هەتا ئێستاش نەهاتۆتە دی نەکرد نەهاتۆتە دی بەڵکو زۆر شت هەیە کە لەگەڵ ئەم هەموو زوڵم و ستەم و ناعەدالەتی و نایەکسانەی کە حکوومەتی بەعس هەیبوو ئەم هەموو دڕندێتی هەبوو کەچی لە زۆر بواردا بەداخەوە دەی بڵێن خەڵک ئاواتەخوازە بەوە سەردەما یەک دەسەڵاتێکی کوردی کە بە خوێنی هەزاران خەڵکی ئەم وڵاتە ئەم خەڵکی کوردستانە هاتوۆتە بەرهەم کەچی دەسەڵاتدارانی هەرێم لە ڕاستی ئەم هەموو قوربانیدان و خەبات و خوێنی ئەم خەڵکە بەڕاستی زۆر کەم تەخن بەداخەوە ئێمە حەزمان دەکرد بەڕاستی خەڵک ئێستا وەکو دەڵێ ڕەحمەت بۆ دەسەڵاتی کوردی بنێرێ. قائیمقامی ڕانیە کە شارەکەی بە دەواازەی ڕاپەڕین ناوزەند دەکرێت دەڵێت پێویستە گرنگی زیاتر بە دەڤەری ڕاپەڕین بدرێت ئەو پرۆژانەی بە تەواو نەکراوی ماونەتەوە تەواو بکرێت. ئێمە لە ڕابردوودا کۆمەڵە پرۆژەی گرنگی استراتیژی ئەنجام دراون ئێمە ئومێد دەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جددیتر لە سنووری قەزای ڕانیە و ئیدارە ڕاپەڕین داتەوە ئەنی بارتەقا بێ بە قوربانی و خەبات و تێکۆشانی خەڵکی و سنوور ئێمە ناڵین پرۆژە و کاری خزمەتگوزاری نەکرا ڕۆژەی ئاوی دەربەندی ڕانیە کە یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکان بەڵێ نەخۆشخانەی 200 تەختێکە ئەوە کە بەلانی کەمەوە دەتوانێت بۆ 50 ساڵی کە دەتوانین بڵێن کێشە و گیرگوفتی تەندروستی لە سنوورەکەدا چارەسەر بکات. 34 ساڵ بەر لە ئێستا هاوڵاتیانی شاری ڕانیە ڕاپەڕینیان ئەنجامدا دژی ستەم و نادادپەروەری و دابینکردنی خۆشگوزەرانی و ئازادی بۆ هاوڵاتیان بەڵام لە دوای ڕاپەڕینیش ستەم و نادادپەروەری بەردەوام بوو ئەم جارەیان لە سایەی حکوومەتی خۆماڵی کوردی کە خۆیان دروستیان کرد. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەواازەی ڕاپەڕی.